سلااو هاوڕێیان بەخێر بێنەوە بە ڤیددیۆکی تازە. طبعاً لە ساڵی 1962 شەڕێکی گەورە ڕوودەدا لە بینی ئەمریکا و کوبا. ئەمریکا لەوێ کوبا داگیر بکە. ئەو کاتیش کە فیدل کاسترۆ ڕئیسی کوبا ئەوە بووە، ڕئیس بووە، ئەو هاوپەیمانی یەکێتی سۆڤیەتی جاران بوو. ئیتر ئەوان بوو بۆ شەڕ کە ئەو مەشهورە بە ئەزمەی هەندێک سەواریخی کوبی. ئەو دوو هەفتە ینی تەسعیدەک و ینی ئەوەی زۆر هەبووە لە بینی ئەمریکا و لە بینی رووسیا ئیتیحادی سۆڤیەتی داران، یەکێتی سۆڤیەتی داران، کە نەبتە شەڕی جیهانی سێم لەبەرەوەی هەردووچیان ئەو کات خەریکی دروستکردنی قومبەلەی نەووی بوون کاتی شەڕی سارد کۆڵد وۆر. طبعاً ئەو کات بە هەر یەکەیان دەیانویست لە وڵاتەکەی تر بدا بۆ نوعی، چونکە ئەمریکا دەویست لە کوبا بدا، بۆیە کوبا نزیکە لە ئەمریکا و هەروەها رووسیا دەویست لە ئەمریکا بدا هەرچی ئەوەی خۆی هەبوو نردبووە کوبا، چونکە لەبەرەوەی کوبا هاوپەیمانی بوو، هەرچی ساڕۆخ و هەرچی شتی ئەتۆمی شتی وا هەبوو دەویست لە ئەمریکا بدا، چونکە ئەو کاتی ئەو ساڕۆخانە دروست نەکرابوون کە ئەوانەی پێیان دەڵێن سەواریخ بالستی عەبر القارات، یعنی ئەوی چەند قارەیەک دەبڕیتن مەسەلەن بۆ لە ئەمریکا و ئەمریکا دەتوانی قەسفی رووسیا بکەن. ئەو ساڕۆخانە ئەو کات تا ئێستا دروست نەکرابوو وەکو ئێستا نیە. طبعاً ئەو کات بۆ چ باسی ئەوەی دەکەم و هەروەها ئەو مۆزوعی ئەو غەواسی کە تایتن ئەوەی کە چوبوون تاشەی تایتانیک بکەن لەسەر ئەوە فکرێکم وات وتم با ڤیددیۆکی دروستکەم لەسەر غەواسە و زیاتر لەسەری بخوێنمەوە و فکری غەواسە و غەواسە چۆن ئیژەکە و تاریخی غەواسە و مێژووی غەواسە چۆن بووە. طبعاً مۆزوعی غەواسەی چییە؟ کاتی خۆی ساڵی پەنجاکان کە ئەمریکا و رووسیا کە خاوەنی غەواسە بوون، غەواسەی چەمکی بوو، کۆنسێپت و ئایدیا و بیرۆکەی غەواسەی ئەو کات وەکو ئێستانی نەبوو. لەبەرچی لەبەرەوەی غەواسە ئەو کات بە مەکینەی دیزڵ ئیشی دەکرد، وەرەو ئێستاش غەواسە هەیە لە سوپایی بەریتانی کە بە هەر بە مەکینەی دیزڵ ئیش دەکاتن، بەس ئێستا زۆربیان گۆڕای نەبووینە مەکینەی ئەتۆمی، یعنی بە نەوەوی ئیش دەکات. ئیتر ئەو کات کە ساڵی 1950 یەکەمین ئەوە غەواسەی ئەوە دروستکرا ئەتۆمی، پێش ئەوە غەواسە دیزڵ بوو. مشکلەی دیزڵ چ بوو؟ شتە خراپەکانی دیزڵ چ بوو؟ دیزڵ غەواسەی دیزڵ بە دووشتی ئیشی دەکرد، هەم بە شەحن هەم بە دیزڵ، و ئەو مەکینانەی دیزڵ پێویستیان بە هەوا بوو بۆی ئەو دیزڵە بسووتێنن، بۆیە نیان دەتوانی بە تەواوەتی نقم بن، یان نیان دەتوانی بڕۆن و نقم بن، یعنی دەبا ئەو کاتێک کە ڕۆیشت بە غەواسەکە لەسەر ئاوێ دەڕۆی، یان تۆزێک سەری مەکینەکەی دەرچوو بۆی ئۆکسزیینی بۆ بچیتن بۆی بتانی ئەو گازەی بستێنی. طبعاً ئەوەی لێ دەکرد ئاسانبی بۆ دۆزینەوەی لایەن باخیرێتی یان لەلایەن تیارە قەسوی بکەن. ئەو کاتێک کە پێویستی بەوە نەبوو غەواسەکە بڕواتە لەناو ئاو بیوێ نقمبی، ئەو کات بە زەبری ئەو شەحنی ئەو هەموو پاتری تیرا بوو بە کاربای ینی ئیشی دەکرد، شەحن دەبوو، ئیتر داهاتە خوارێ. خۆی فکری غەواسەی کە نقمبوون و بەرزبوونەوەی لە چ هاتیە؟ غەواسە خۆی وەکو بۆڕێکی درێژە پێکاتیە، پانەکەی ناگاتە 10 مەترێک، درێژەکەی ئێستا گەیشتی تا 170 مەتری، کات خۆی 100 مەتر و 90 مەتر و 130 مەتر هەبوو. ئەوە مەزموعە ئەوەکی تریا وەکو تانکی. ئەو تانکیانە کە کاتێک بوێ نقمبی ئەو تانکیانە دەکاتەوە پڕی لە ئاو دەکاتن، چڕی غەواسەکە زیاتر دەبێت لە چڕی ئاو بۆیە نقم دەبی. کاتێک بیوێ سەر ئاو بکەوی ئەو تانکیانە دادەخاتن، ئاوەکەی دەڕژێنی دادەخات پڕی دەکات لە هەوا، ئەو کات چڕێکی کەمتر دەبێت لە چڕی ئاو سەر دەکەوێت. ئیتر ئەو پرۆسێسەیە کە پێشتر بە غەواسی دیزڵ دەکرا بە کارەبا دەکرا بە شەحن، بۆیە غەواسەکەی دەتوانی 2 ڕۆژ 3 ڕۆژ زیاتر نقمبی، و لە هەمان کاتژانی دەتوانی چی پێ دەڵێن ینی بە ئەتیانی نقمبی بڕوا، و لە هەمان کاتیشدا غەواسەکە پێویستی بە گاز ینی بە دیزڵ بوو، بە گاز بوو، دەبا هەموو 2-3 ڕۆژدارێک چوو با لە مینایەک لای دابا تانچی فول کردوا و دەستی پێ کردەوە. دوای ئەوە کە زانیان ئەوە سەر ناگری و ئەوە بۆ شەڕ ئەوەندە عەمەلی نییە ئەگەر بیوێ ئەمریکا لە رووسیا بدا ئەو شتانە، فکرەی مەکینەی ئەتۆمی یان خستە ناو ئەوەی کە بەنەوەوی ئیش بکاتن. ئەویش بەنەوەوی چۆنە؟ مەکینەیەکیان دروست کرد، مەکینەکە ئەوە بوو لە هەموو تەمەنی غەواسەکە کە 25 ساڵ لەوانەیە پێویست بکات 1000 شەحن بکرێتەوە، یان 1000 وزەی بخرێتە ناوی. لەبەرەوەی وزەی ئەتۆمی ینی ئەوە چی کەم دەتوانی وزەیەکی زۆر بدا. ئەو کات ئەو وزێ ئەوەیان کە دروست کردی ئەتۆمی ئەمریکا یەکەمین ئەوەی کە دروستی کرد بە ناوی ئەوە ساڵی 1952 یەکەمین غەواسە بە ناوی USS نۆتلس. طبعاً ئەو غەواسە ینی تحفەی فەنی بووە بۆ ئەو کات
یەکەمی غەواسە بوو کە بە چەکی ئەتۆمی ئیش بکاتون لە ئەما کاتە دوای 2 ساڵ کەوتە ئیش و ئەو غەواسە یەکەمی غەواسە بوو کە توانی زەمسەری باکوور و باشوور لەژێر بەفرۆ بیبڕێتن و ینی ئەو منتیقەیە بە شەریەت بیگاتی و بزانی ژێر ئاوەکەی کە هەمووی بەستوێتی چی تێدا و چی تێدا نیە. تەمان ئەو غەواسەیە دوای ئەوە کە ئەمریکا دروستی کرد دوای چەند ساڵێک 1958 رووسیا دروستی کرد بە ناوی تایفۆن و دوای ئەوە ئەمریکا نوسخەیەک ئەپدێت کردو ناوی لێنە ئۆهایۆ و ئەو نوع غەواسانە کە هاتنە سەر ئیشکردن. تەمان ئەو غەواسانە ئێستا بێجگەلەوەی کە زیاتر لە 24 ساڕوخی بالستی تر هەر یەکێک لەو ساڕوخانەیە قومبەلێنەوەی لێ بدەم. تەمان قومبەلێنەوەی ساڵی چلەکان کە ئەمریکا لە هیرۆشیما و ناگازاکیدا ینی ئەو کات تازە بە و دووشاری تەخت کرد ئەوەندە ساڵە 6 ساڵە ئەبحاس و ریسێرچی لەسەر دەکەن و تەتەوڕی پێ دەکەن دەبی ئێستا گەشت بیتە چ لێڤڵێک ئەو 24 ساڕوخی وای تێدایە ئەو ساڕوخانە هەر یەکیان کە يعني عبر القارات يعني لأمريكا وبابت نتاني لأستراليا بدأ نتاني لروسيا بدأتن طبعا راست غواسة كان كأو غواساني كاستدرس كراينة بأتومي له مشتى باسترا وزي أتومي بس يك مشكلة دي يعني هي كغاز هشتا باسترا إي ديزل لبروي إي ديزل كاتي نقوم دبيتن لجير أو تصاور شتيك دكان هدفيك لي بداتن أو كان ماكينة إيش ناكاتن أو كان بس بزبي شحن وباتريكا لجير أو يعني أو يدن بي لينا بس أو محركي أو يبقى نووي إيش دكاتن أو توصق دنجيه أو دنجش بو باخيرة بأساين درزوزريتو بس سونار وشتيوا وكأوي كأوي تايتن كويستان أو كان بس سونار أوي تايتن بدوزنو أوي كبدوي تايتانيك رويش بون طبعا يكشي تري شيء لسر أوي موضوعي أو غواصانة. طبعا أمريكا بيزقلوي ك أو استعوي ك يك دنياي هي لو غواصانة وهم زيادة لبيسار أو يدقريتن غواصك بحساب 150 متر وجوري وزور أوي بس لقل وجدا بانيكي زور كم هو ناوي شي زور تسكي يعني تقريبا 120 كاس لناوي ببرام دبيتن وغواصي أتومي وكو أوينية بلاي كابرا مثلا بسي روزاري بسيتمينيا تانشي فول كاوشتيوا دتاني بس سي مانغ لنا او بي لجير او بي بمشكله خوي عاده لبيني دو مانغ بو سي مانغ دسنا جير او همو دوريتي دواميان او ها دو او دقرينو يك لشاركان كروكا دغوري او ستافي كلناويتي دغوري ستافي كتر ديتا شوينيانو زايدن خواردن او خواردنانه كلوين درجين اون دو مانغ سي مانغ بو اون دكسي خواردنا كدو بعد دخلت نو غواصو تو هر اون دي بيست بيشتي تني نشحن نشتيكنا او بس لبر اوي ك أو غواصي وقتم بانيكي زور كما يعني توزك جيان ناوي قرصة وتسك زورج لجير أو وكوي ديزل نية يعني نظام جي بي اس أو نوع نظاماني كبشر بكايدين للسروي عرض أو شتاني سلا ناو غواصي إيشناك أوان سيستمك أو شيء خاص يعني هيك إيشي بيركن لغواصي أو سيستما لأوينية ولو زور محاولة كربزان معلومات لسه سيستما توزك معقد بو سرمني لنتو أجنا زياترم بو شخرة كده لسر أو مسألة طبعا وقت بمتن استا تطوري غواصي يعني لليفل كتير أو ليفل استانية راستا أو لقلوشت أو هات تطوري كده بس موضوعي سيفتي زور خطر تشكا بليون الله استا لمسلسل تشيرنوبل كتماشى عن كل يكك لمشكلة كان أو بوكا يكك لمفاعلة كان يعني نيوكليك رياكتور كان كتخيو أو بوكا نظامی تبریدی و نظامی سرکردنەوەکەی تێکچوو نەیدەتوانی سار بکرێت و ئیترکە ئەو دەرەزەی پلەی گەرمیە کە دەگاتە نزیکی 1000 ئەو پلەی گەرمیە هەرچی ئەو ئایزۆتۆپانە ینی ئەو رادیو ئەکتیڤ ئایزۆتۆپ ئەو مادەیە کە ڕیاکشنەکەیان هاوکێشە کیمیاییەکە دروست دەکاتن بۆی ئەو زەر دەستکەوێتن ئەوەی کە وەکو یۆرانیۆم و پلوتۆنیۆم ئەوانە ئەوە هموی دەتوێت و هەمووی بۆ منطقەی دەڕژێرن و هەمووی تووشی رادیشن و ئیشعاع دەبێت. ئیتر یەکێک لە مشکلەکانی نیوکلیک ڕیاکتەر کە ئەو باخیریە ڕاست ئەو عفو ئەو غواصی ڕاست ئەوها گەورەیە بەس بەشێکی زۆری بۆ ئەو نیوکلیک ڕیاکتەری ڕۆیشتیانی ئەو مەکینەی کە ئەو وزە ئەتۆمیەت بۆ دروست دەکاتن ئەو لە هەمان کاتدا سارکردنەوەی دەوێت و نابی یەک خەلەلی تێدا بێت چونکە ئەدنا خەلەل یەکسەر احتیمالە غواصەکە بتە تۆز لەژێر ئاو بێزگەرەوەی کە ڕادیشنیش بڵاو دەبتەوە لەوانەیە یەک دنیا سامانی دەریایی ئەو هەموو شتانەی کە لەناو دەریا دەژین هەمووی بە تەواوەتی لەناو بچن و ئینقراز بکەن لەبەرەوەی لە کاتێکی زۆر کەم ئیتر
هیچیان نامینێن وەکو فیلمی چرنۆبڵ کە بینیمان ئەوانەی کە لە فێس کۆنتاک بوون لە ڕیزی پێشەوە بوون بە خلالی چەند ڕۆژێکی کەم هەمویان بە نواشکان نەخۆشی مردن. طبعا بوو ڤیدیۆیە کە تۆزێک درێژ بەس ویستم پێتان بڵێم بە کورتی سیستەمی هەواسە چۆنیش دەکا شتانە ئەگەر هەستان کرد ڤیدیۆ درێژی لە سەیر دروست دەکەین. زۆر سپاس.